بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. براني بريز خوش حالم كلا حلقية تر لبرنامجتان تويشوي روح بخزمتان دقموا خوازيارم خواي پروردگار تبارك وتعالى او برنامج بخاطر ترازوي تاكا كان مان وترازوي تاكا كان ماني بي قرسكا عاقبة خير مان بكا سربرزو سرفرازي دنيا وقيامت مان بكا بمسلماني بمان جيني بمسلماني بمان مريني بمسلماني زندي مان بكاتو يا رب العالمين. براشير مكاني خو قيشتنا درماني دوام بو سقل كردنو بو تشاكردني ظلكان مان اويش استغفاره اويش تيا الاستغفار. طبعا استغفار برابر زكاني خم داوا كردني لي خوشبونا بكردي داوا كردني لي خوشبونا لخواي پروردگار تبارك وتعالى و او داوا كردني كإنسان لخواي پروردگار دكا كلمان خوش بيتن بوتيا بۆ کە خوای پەروەردگار لە شەڕی ئەو گوناه و تاوانانەی کە ئەنجاممان داون بمان پارێزیت. وەکو ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ ڕەئەیت الذنوب تمیت القلوب. ذنوب گوناه و تاوان دڵی ئینسانی دەکوژیت و ئیستیغفار سەقلی دەکاتەوە. استغفار خۆشەویستانی خۆ مەکو مساحەی وایە بۆ سەبوڕەیە کە بە تەبەشیری لەسەر بنووسی. ئەو سەبوڕەیە مەهما شتی لەسەر بنووسی مەهما قەڵەباڵخیکەی ئەگەر یەک مساحەی پێدابینی صافی دەکەیەوە. تەماشەی ئەو ئایەتەی خوای پەروەردگار بکەن تەبارەک وتەعالە کاتێک کە نوح عەلەیهی السەڵات وەسسەلام چونکە ئەو پێغەمبەرە پایابەرزانە عليهم السلام حقيقتي شتكانيان زاني وخواي گەورە پێڕاگەیاندوون. قەومەکەیان گوناهبار و تاوانبار بوون، تاوانی زۆریان کردوون، دەرمانەکەیان پێ دەڵێتن و ئیستیغفار دەرمانی زۆر دەردانە. وقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا. استغفار هو کارێکە بۆ بارانبارین ويمددكم بأموال وبنين ومال من ضالشتان بيداداتن ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. ڕووبارەکانتان بۆ ئاوەدان دەکات و باخ و باخاتان بۆ دەکاتن، منداڵتان پێ دەبەخشێتن، دەوڵەمەندتان دەکاتن. والحاصل استغفار ئەگەر بەڕاستی ئینسان وەکو حەقیقەتی خۆی لەگەڵی بژێتن گەورەترین نیعمەتی خوایە تەبارەک وتەعالا بۆ ئێمە ئیماندار و مسلمان. برا شیرنەکانی خۆم کەلیمەی ئیستیغفار کاتێک کە ئینسان بەکاری دێنێ دەڵێ ئەستەغفر الله یعنی چی؟ یعنی خوایە سەترم بکەی و عەفوم بکەی لەو گوناه و تاوانانەی کە ئەنجامم داوە فەزحم نەکەی. هەم لێخۆشبوون لە گوناهەکان هەم سەترکردنی خوای پەروەردگاریش. جا تەماشەکەن ئینسان هەر گوناهێکی کرد، ئەو گوناهە لە مابەینی خۆ و خوای پەروەردگار بوو، خەڵکی لەسەر خۆ نەکردە شاید و ئیستیغفاری لێ کرد، مەجالی لێخۆشبوونی گەلێک گەلێک زۆرە. مەجالی لێخۆشبوونی گەلێک گەلێک زۆرە کە دوای دێنە سەرێکە عولەما چۆن باسی ئیستیغفار دەکەن ڕەحمەتی خۆیان لێ بێتن. ئیستیغفار لە قورئانی پیرۆزدا بە چەند شێواز هاتووە. هەندێک جار وەکو ئەمر هاتووە، خوای گەورە ئەمرمان پێ دەکاتن کە ئیستیغفار بکەین. دەفەرمێ واستغفروا الله إن الله غفور رحيم. واستغفروا الله إن الله غفور رحيم. واتە داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار بکەن. خۆی ئیستیغفار بە دوای چ دێتن؟ بە دوای
گوناه و کەم و کوڕی و کورچ و کاڵی و ئەوە دێتن بەڕاستی. و ئینسان ئەگەر گوناه و تاوانیشی نەبوون کە هیچ ئینسانێک بێ گوناه و تاوانی غەیری پێغەمبەران وەکو تەواضوعێک ئینسان دائیمەن دەبێ خۆی پێ مقەسیر بی بەرامبەر بەو هەموو نیعمەتانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پێی داوی. لەبەرەوەی هەموو ژیانمان نیعمەتی خوای پەروەردگارە، هەموو ژیانمان نیعمەتی خوای پەروەردگارە. وئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها. کەواتە کاتێکی دیکە یا لە هەندێک شوێنی دیکە دیان خوای پەروەردگار وەکو مەدحێک بەکاری هێنا بۆ کەسانێک کە ئیستیغفار دەکەن، مەدحیان دەکات، دەفەرمێ وەالمستەغفرینە بالئەسحار، ئەوانەی کە سەحەر پێشەوەی کە بانگی بەیانی بدرێتن ئەو کاتانە بەخەبەرە ئیستیغفار دەکات، لەخوا دەپاڕێتەوە، چاو بە دەفتەری ڕۆژانەی خۆیدا دەخشێنیتەوە، لە چێن دەرێ کەم و کوڕیەکی هەیە ئیستیغفار و داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار دەکات. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم لە هەندێک شوێنی دیکەدا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا باسی چ دەکات؟ باسی ئەوە دەکات کە ئەو کەسانێک کە ئیستیغفار دەکەن خوای گەورە لێیان خۆش دەبێ، خوای گەورە عەفویان دەکات. دەفەرمێ ومن یعمل سوءا ئەو یظلم نەفسەه، ئەوەی کە گوناهێک دەکات یان زوڵم، یعنی ئەسڵی گوناه و تاوانکردن زوڵمکردنە لە نەفسی خۆمان. بەڕاستی ئەو کەسەی کە گوناه و تاوان دەکات گەورەترین زوڵم دەکات. ومن یعمل سوءا ئەوەی کە گوناهێک دەکات تاوانێک دەکات ئەو یظلم نەفسەه، جا ئەو زوڵمە جاری وایە گەورەیە زوڵمە درێژ دەبێتەوە بۆ شرک پەیداکردن، ئین الشرکە لەظوڵم عەظیم، و جاری واشێ تاوانێکی گەورەیە، جاری وایە تاوانێکی گسکەشە، کەلیمەیەکی عامە. سیاقی ئاەتەکان و سیاقی جملەکان ئەو زوڵمەی تەحدید دەکات، بزانی مەبەستی پێ شرکە، کوفرە، نیفاقە، مەبەستی پێ چییە. بەڵام بەرحاڵ ئینسان مەهما گوناه و تاوانی هەبن دەفەرمێ ومن یعمل سوءا ئەو یظلم نەفسەه. برا بەڕێزەکانی خۆم لێرانەشدا بەکردەوە گوناه و تاوان ئەنجام بداتن، بەڵام کابرا گوناهێکی بەسەر دڵدادێ نایکاتە کردەوە و عەمەل گونەهبار نابێت و خوای گەورە محاسەبەی ناکات. لەبەرەوە دەفەرمێ ثم يستغفر الله. ئەو ثمە لە بۆ چییە؟ لە بۆ متابعەیە، یعنی لە دوای ئەوەی کابرا گوناهی کرد، لە دوای کە زوڵمی لە خۆی کرد، ڕاستەوخۆ پەشیمان دەبێتەوە، ئیستیغفار دەکات و لەخوا دەپاڕێتەوە، دەزانێت کە گوناهێکی کردووە. ئی ڕەبی ئینی ئەذنەبت ذەنبا فاستەغفر لی، فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. دەڵێ خوایە من گوناهێکم کردو و لێم خۆش بە، لێی خۆش دەبێت، دیسان گوناهەکەی دەکاتەوە، دیسان دەفەرمێ ئی ڕەبی ئینی ئەذنەبت ذەنبا فاغفر لی، دیسان لێی خۆش دەبێتەوە، جاری سێیەم، دیسان لێی خۆش، جاری چارەم، دیسان لێی خۆش دەبێتەوە. مەلایکەتان دەڵێن خوایە چەند جارە ئەو دووبارە دەکاتەوە؟ دەڵێ ئەگەر چەندان جاری دیکەش مادام بزانێت کە خوایەکی هەیە، ئەو خوایە لە گوناه و تاوانەکانی خۆش دەبێ، لێی خۆش دەبم، عەفوی دەکەم. ئەو جا دەفەرمێ یەجد الله غەفوورا ڕەحیما، کە لەخوا بپاڕێتەوە ثم يستغفر الله یەجد الله غەفوورا ڕەحیما، خوای گەورە غەفوور و ڕەحیمە و لێی خۆش دەبێ، عەفوی دەکات هەر کەسێکی بێت. برا شیرنەکانی خۆم هەندێک کەس مەغفیرەتی خوای پەروەردگار ئەوەندە تەسک دەکەنەوە، ئەوەندەی تەسک دەکەنەوە وای لێ دەکەن کابرا یعنی شەو و ڕۆژ خەریکە، بەڵام وایان لێ کردووە کابرا کونەمشتیان لێ کردوونە قەیسەری. ڕاستە ئینسان هەتا تااقەت و توانای هەیە ترسەکەی زاڵکا بەسەر خۆشەویستی و مەحەبەت و بەسەر ڕەجاءەکەیدا، بەڵام کابرا کە چۆن ناو ساڵان و تەمەنێکی زۆری بەسەر برد و هوردە هوردە شۆڕ بۆتەوە بۆ ناو قەبری، ڕەجاءەکەی زاڵ کاتن بەسەر ترسەکەیدا. ئیشاڵڵا خوای گەورە عەفوی کردوین، بەڵام ئەو ئیشاڵڵا خوای گەورە عەفوی کردوین دەبێت کردەوە عەمەلی لەگەڵدا بێ، نە کابرا لاقی لەسەر لاقی دانێ دەی خوای گەورە غەفوور و ڕەحیمە شەدید العیقابیشە برە.
ئەو جا خۆشەویستانی خۆم لە زۆربەی شوێنەکان تەماشە دەکەیت لە قورئان و لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە باسی ئیستیغفار دەکرێت تێک هەڵچێش کراوە لەگەڵ تەوبە تێک هەڵچێش کراوە لەگەڵ چ لەگەڵ تەوبە فەرقی ئیستیغفار و تەوبە چییە؟ ئیستیغفار برا شیرنەکانی خۆم داواکردنی لێخۆشبوونە بە زوبان لە خوای پەروەردگار ئەستەغفر الله اللهم اغفر لي أستغفر الله وأتوب إليه اللهم اغفر لي أستغفر الله أو بزبان دا قلت ريتن بلام توبة بعمل بكردوية دبي بدل برياري وازهنان لقناه تاوانا كان بدي وأو ضلش أمر بجوارح بكا أمر بتساو بدز بجويتك بقاز بكا كواز بينيتن تواو كوتاي بتاوانا بينا چيدي كوشتا پوچانە دووبارە مەکەوە ئەو جابرا شیرنەکانی خۆم ئینسان ئیستیغفار زانایان ڕەحمەتی خوایان لێبێ دەفەرموون وەکو نەخۆشی وایە ئیستیغفار حکمی ئیستیغفار وەکو حکمی نەخۆشی وایە چۆن کابرای نەخۆشە لەخوا دەپارێتەوە خوایە شیفان بدەی خوایە شیفان بدەی ئەتۆ نازانی داخۆ خوای گەورە شیفات دەداتن یانە نا ئیستیغفاریش وایە ئەتۆ ئیستیغفار دەکەی نازانی داخۆ خوای گەورە لێت خۆش دەبێ یان لێت خۆش نابێ لەبەرەوە دائیمەن ئینسانی دەردەدار زۆر مەربوطە بە خوای پەروەردگارەوە تەبارەک و تەعالا مەربوطە بەخواوە زۆر لەخوا دەپارێتەوە زۆر خۆی کزۆڵ دەکا زۆر خۆی غەریب دەکا ئینسانی گوناهباریش وایە کە خوا ناز بێ زۆر ئیستیغفار دەکات لەبەرەوە زۆر جار برا شیرنەکانی خۆم عولەما دەفەرموون جاری وا هەیە تاعەت و عیبادەت و حەسەنات پیاوی دەباتە جەهەنەمێ و گوناه و تاوانش پیاوی دەباتە بەهەشتێ جاگە بەوەندەی لێگەڕی خەڵکەکەم واز لە تاعەت و عیبادەت و خواپەر مەبەستە کەسی عولەما چ دەفەرموون دەفەرموون زۆر جاری وایە کابرا دەبینی پیاوێکی ساڵحە بۆ خوا سوڵحاوە تاعەت و عیبادەتی زۆری بەڵام واستە بەو عیبادەت و خواپەرستەی تووشی کبر بووە تووشی عجب بووە تووشی ڕیایی بووە لە زیاتی بیباتە بەهەشتەی باتە جەهەنەمی خوا پەنامەندەگە خوا عەفوی نەکات گوناه و تاوانیش ئەسڵەکەی بۆ جەهەنەمەیە بەڵام کابرا گوناهێک دەکات تاوانێک دەکات گەورە بەیان گسکە بێ ئەوەندە لۆمە و سەرزەنشتی خۆی دەکات ئەوەندە بە خۆی دادێتەوە ئەوەندە ئیستیغفار دەکات ئەوەندە تۆبە دەکات ئەوەندە دەلاڵێتەوە ئەوەندە دەنووزێتەوە تا خوای گەورە عەفوی دەکات و دەیباتە بەهەشتی ئەو جەبرا شیرنەکانی خۆم ئینسان زۆر ئیستیغفار بکات ئەو کاتانەی کە دیارن بەرە بەیانان مەجلیس لە مەجلیسان دانیشتووی لە جادەی دەڕۆی ئەستەغفر الله ئەستەغفر الله بەس بەدەنگنا با خەڵک گوێ لێ نەبیت ئەگە گەیشتێکن خەڵکی بڵێ ئەستەغفر الله ئەستەغفر خەڵک سیقەت لەسەر دروستکە ئەوەنە لە مابەینی خۆت و خوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دوای دێینە سەر ئەو فەرمودانە کە چەند ئیستیغفاری کردووە لوقمانی حەکیم ڕەحمەتی خوای لێبێ بە کوڕەکەی دەفەرموو یا بەنی عەود لیسانەکە اللهم اغفر لي کوڕم زبانی خۆت لێ ڕابینە بەچە هەر بڵێ اللهم اغفر لي اللهم اغفر لي بۆ فإن لله ساعات لا يرد فيها سائلا هەندێک کاتی هەن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خوای گەورە قەت دەست بەڕووی ئەو کەسانە نانێتن کە داوا دەکەن لەبەرەوەی ئەو سەعاتانە تو نازانی بۆ نمونە لە ڕۆژی جومعدا کە هەفتەی هەموو هەفتەیەک جارێک دووبارە دەبێتەوە کاتێکی کاتی ئیستیجابەیە ڕۆژی جومان باخۆ لێ ڕابین بەردەوام اللهم اغفر لي اللهم اغفر لي اللهم اغفر لي اللهم اغفر لي داخلی ئەو سەعاتەی بوو خوای گەورە بۆی نووسیوی و یەک شتیشتان با پێ بڵم زۆر جار پێم خۆش ئەو دووبارە کردو دووبارەی دەکەمەوە ئەمڕۆ وەکو ئێستا ئیمامی عەلی قسەیەکی زۆر جوانی هەیە
هەر کاتێکی تەماشەت کرد خوای گەورە موفەقی کردووی لە چاکەیەک بۆ چاکەیەکی تر، لە عیبادەتێک بۆ عیبادەتێکی تر، بزانە ئیشاڵڵا ئیشی تو تەواوە. بەس تووشی ڕیایی نەبین، تووشی کبر نەبین، تووشی عجوب نەبین. چەند خۆت پێ لە خوا نزیکتر بوو، چەند خۆت پێ ساڵحتر بوو، چەند قالبت سووکتر بوو، تەواضوعت با زیاتر بێت، با تەواضوعمان زیاتر بێت. ئەوجا ئیمامی حەسەن ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ ئەکثروا من الاستغفار في بيوتكم وعلى موائدكم وفي طرقكم وفي أسواقكم وفي مجالسكم وأينما كنتم فإنكم ما تدرون متى تنزل المغفرة. دەفەرمێ زۆر استغفار بکەن لە ماڵەکانتان، لەسەر نان خواردنتان، لەسەر ڕێگاکانتان بە ڕێگاکانتان، لە ناو بازارتاندا، لە مەجلیسەکانتاندا، لە هەر شوێنێک بوون. بۆ فإنكم ما تدرون متى تنزل المغفرة. نازانن کەنجین ڕەحمەت و بەزەی خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دادەبەزێت. عەبدوڵای کوڕی عومەر دەفەرمێ جا تەماشەکەن هەندێک جار پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مڕەبی بوو ئاگاتان لێبیتن کە دەنجی بەرز کردوتە بۆی هاوڵان گوێیان لێبیتن، پێغەمبەر تەشریعی لەلایەن خوای پەروەردگارەوە بە خەڵک ڕاگەیاندووە. ئەوە نییە بڵێ چکە جاری وایە وەکو گوتم سەدەقە و خێرات جاری وا هەیە، خەڵک وازی لە سەدەقەینا، خێرەکەی گەورەترە و بە ئاشکرایی بیکەی، فلان کەساوە خێر و سەدەقەیە لۆت، بەڵام کە زانی خەڵکەکەی زۆری هەمووی خێر و سەدەقەی دەکات بیشێرەوە خێر و سەدەقەکەی خۆت. خەڵک هەمووی زکر دەکات زیکرەکەی خۆت بشێرەوە، بەڵامی پێغەمبەری مەدرسە بوو عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوە عەبدوڵای کوڕی عومەر دەفەرمێ إنا كنا لنعد لرسول الله صلى الله عليه وسلم في المجلس الواحد 100 مرة يقول رب اغفر لي وتب علي إنك أنت التواب الغفور. صد زاد لمجلس كذا دنيشتن دماجمر لبيغمبري خوا عليه الصلاة والسلام أو استغفار دەکەت خوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام استغفار بکات لە مەجلیسێکی 100 جار. ڕۆژێ چەند مەجلیسان دانیشتووە؟ ها؟ ئەوجا پێغەمبەر بۆ خۆی عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ، ئەبوو هورەیرە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ والله إني لأستغفر الله وأتوب إليه في اليوم أكثر من 70 مرة. دەفەرمێ والله ئەمن ڕۆژێ لە 70 جاری زیاتر کە ئەو فەرموودەی ئیمامی بوخاری ڕیوایەتی دەکات داوای استغفار و مەغفیرەت لە خوای پەروەردگار دەکەم. یەخۆ خوای گەورە لە هەموو کەم و کوڕیەکی پێغەمبەر خۆش بۆ عەلەیهی سەڵات وسەلام، ئەوەی کە ڕابردوو داهاتوو سەقڵ کراوە. پێغەمبەرانیش مەعسوومن لە گوناه و تاوان، بەڵام وەکو بە عایشە دەفەرمێ کە پێی دەفەرمێ بۆ هەندە خۆ ماندوو دەکەی، بۆ هەندە خۆ ئەزیەت دەدەی، چ دەفەرمێ؟ ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا، ئەدی نابی شکرانەی ئەو هەموو نیعمەتانە بکەم کە خوای گەورە بەمنی داون. ئەو جەبرا شیرنەکانی خۆم سێ هۆکاری لێخۆشبوونی خوای پەروەردگار لەو فەرموودە قودسیە و کۆتایی پێدێنین. کاتەکە ماوەکە سێ دەقا وەڵاهی جا ئەو سێ دەقانە بەش ناکەن، بەڵام هەر فەرموودەکەی با بخوێنینەوە لە بۆ دەرسی داهاتوو دێنەوە سەریان. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لە فەرموودەیەکی قودسی يا ابن آدم إنك ما دعوتني ورجوتني. ئەو هۆکاری یەکەمی مەغفیرەت و لێخۆشبوونی خوای پەروەردگار. إنك ما دعوتني ورجوتني، ئینسان لە خوا بپارێتەوە و تەمەناش بکا کە ڕەجاشی وا بێ کە خوای پەروەردگار ئەو پاڕانەوە و ئەو لاڵانەوە و ئەو کروزانەوەیەمان لێ وەردەگرێتن. غەفەرت لەک، لێت خۆش دەبم، لێت خۆش دەبم. خوای گەورە تەبارەک وتەعالا زۆری پێخۆشە ئینسانی گونەهبار و تاوانبار بگەڕێتەوە و تۆبە بکات. خوای پەروەردگار تەبارەک وتەعالا بە دوای هۆکار و ئەسبابێک پێیخۆشە عەبدی خۆی بگرێتە بەر بە دوایدا دەگەڕێ بۆی لێی خۆش بێت. وەکو کردوواری خۆمان دەڵێ لە هەنجەتێکێ دەگەڕێ بۆی کە لێی خۆش بێتەوە عەفوی کات، نەک لە هەنجەتێکی بگەڕێتن بۆی کە عەزابی دات و بیباتە ئاگری دۆزەخ. برا شیرنەکانی خۆم، خوای پەروەردگار تام و چێژ لەوەی ناکە عەبد و بەندەکانی خۆی بایەتە ناو ئاگری دۆزەخ.
خوای پەروەردگار هەموو ئەسبابی مەغفیرەت و لێخۆشبوونی خستۆتە بەردەستی عەبد و بەندەکانی خۆی، دەڵێ دەست بەیەکێک لەو ئەسباب و هۆکارانە بگرە با لێت خۆش بێت، با عەفوت کەم. ئیوا هەیە هیچ عیبادەت و خواپەرستی سوزدەیەکی بۆ خوای نەبردووە، بەڵام پەشیمان بۆ تۆ تۆبەی کردو، خوای گەورە بردوویەتە بەهەشت، عەفوی کردووە. ئەوە نییە بڵێ وەڵا جا هەتا هەندە ساڵانە هەر گوناه و تاوانت کردن ئێستا دەی تۆبەیەکەی. هیلالی حەبەشی تەماشەکە ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، چ نەما لێی نەکەن، چ نەما لەو سەحابانە نەکەن، بەڵام زۆرێکی زۆری ئەو سەحابانەیان کە ئەزیەت دەدان کە لێیان دەدان کە شەهیدیان دەکەن، خوای گەورە هیدایەتی دا، عەفوشی کردن. بۆ چکە تو بە ڕوح و ئینتیقام نابی بژی لەو دنیایی، بە ڕوح و ئینتیقام نابی بژی لەو دنیایی. تۆ ناکرێ بڵێ وەڵا هەرچی غەڵەتێکی کردە بێ بسۆتێندرێت، هەرچی غەڵەتێکی کردە بێ تێ هەڵبدرێت، پاشی هەزار گوناهی یەک تۆبە. جاوە یەکەم هۆکاریانە هۆکارەکانی دیکە لە دەرسی داهاتوو ئیشاڵڵا گەر تەمەن باقی بوو دێنە سەری، ئەوجا لەگەڵەویش دێنە سەر دوعا کە مەکانەتی دوعا بۆ سەقڵکردنی ئەو دڵانەمان کە ئیستیغفار وەکو گوتمان بەڕاستی ئیستیغفار وەکو سوڵاحیەیەکی ئاوە بۆ دڵێکی تینوو کە دوو ڕۆژ سێ ڕۆژە قومە ئاوێکی نەخواردوتەوە، جا بینە چەند تام و چێژ و لەزەتی لێ دەکات. خوای گەورە عاقیبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن، و خوای پەروەردگار ئەو مەجلیسانەمان بکاتە مەجلیسی ذکر. والسلام عليكم ورحمة الله وبركاته.